هاوکار بابەتێکی دیکە گفتوگۆکەین کە تۆری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامەکەمانە ئاگادارین کە هەڵبژاردننی پێشوەختی عراق لە پێشە بەڵام لەگەڵ ئەوەدا بەشێک لەلایەنە سیاسەکان کالانی فیگەرن کاریگەریان دەبێت ئەسحابیانگرێ خۆت پاشە کشیان کردو لە هەڵبژاردنەکە و باس لەواکەن کە ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین و لەگەڵ ئەوەشدا بەشێکی دیکە لەلایەنەکانی دیکە ئامادەی هەڵبژاردن و دەستیان کردو بانگەشتی هەڵبژاردن و کە بڕیارە لە دەیدەی ئەم ساڵ هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ هیوا محمود عوسمان ڕۆژنامەنووس کە جەنابیان لە ڕێگەی سکایپۆ لە هەولێرەوە میوانی ئێمن کاکیوە سلااوت لێ پێبانیت باش سوپاس ئامادەبوونی جەنابەت دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم دەمەوێت سەرنجی جەنابەت بزانم لەسەر ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام دەدرێت یاخودنا و بە شێوازێکی گشتی دۆخی ئێستای عراق ئامادەیە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی تێدا ئەنجام بدرێت یان نا بەیانی باش سپاس بۆ میوانداریە طبعا پرسی هەڵبژاردن بەڕاستی بۆ تشتێکی ئالۆز بە کێشەیەکی ئالۆز بەڕاستی لەم مانگەی ئەخیر بە تایبەتی وەزعی عێراق هەلومەرجی عێراق ئەو ئامادەی تیان نییە ڕاستە کۆمیسیۆنی باڵا ئامادەیە ئەڵێ ئامادەی وەکتەی پرۆگرامی خۆی ئەڕوا بەڵام بەر لە تەرتیباتی کۆمیسیۆن کە ئامادەکاریەکانی هەڵبژاردن کێشەیەکی زۆر گەورەتر هەیە خاستن لە ناوەڕاست لە باشووری عێراق ئەویش کێشەی میلیشیاکانە کێشەی هێزەکانی سەر بە ئێران ئێمڕۆ ئەگەر سێری وەزعی بەغاو بە شارەکانی باشووری عێراق بکەین ئەبینین ئەم میلیشیانە باڵادەستن حکومەتی بەغا وەرلاوازە بێتە سەڵاتە هیچی بۆ ناکرێ و بەم شێوەیە ئەگەر بەرەو هەڵبژاردن بڕۆین ئەم میلیشیانە زیاتر جاران بەس بەرچەکەوە لە سەرجادا ئەو ئێستا ئەندام پەرلەمانیشیان ئەبێت و هێزێکی سیاسی زیاتریان ئەبێت لەوەی ئێستا جگەل لە دامی ئێران بۆیان یاخود لە پاڵپشتی ئێران بۆیان بۆ هاندانیان بۆ دەستێوەردا خوبیان وەکدار دەستەیەک بەدەست ئێران ئەداتێک بەدەست ئێران بۆ تێوەردا دەستێوەردان لە کارماری عێراق ئەمە لەلایە بۆیە هەر لەبەر بەشەدەی کە هەیە زۆر لە هێز سیاسیەکان کە پێیان وا ئەتوانن با بڵین دەنگی باش بێنن لە هەڵبژاردنی داهاتوو بۆیان کێشایەوە لە هەڵبژاردنەکە چونکە بۆیان دەرکەوتنەکان دیدیان نەتوانێت سەرکەوێت احتیمالە بکوژرێت هەندێک لایەن وەکو سەڵبیەکان بوون وای ئەزانی بەتەنها لەگەڵ لایەنەکانی تر بەداخڵە بێت بەڵام پێئەچێ ئەو لایەنانەی تر بە ئێرانە ڕێککەوت لە دژی ئەو و لە بەپێی ئازنەکان کاندیدی خۆیان کەنە یەک ڕێکخات تا لە دژی کاتەکانی سەدەر بۆیە لە تەوقعات نەماوە ئێستا کە ئەو جاران وایە زانی هەفتا بۆ هەشتا کورسی هێنێ ئێستا ئەڵێن ئەدڤایزەرەکان یەک ڕەوێژکەرەکان یان بووە ڕەنگەس ئەو پەڕی ڕەنگەسی دەکرێت هەر بۆیەش خۆی جارنەکە چێت بەڵێ بەڵێ کاکیوە سڵاوت لێبێ هەڵبات لە دیداری مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و وەفدەکەی لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و ئیدارەی جۆ بایدن هەروەها لە هاتنەوەیان لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان پەیامی ئەوەیاندا کە ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیان ئەکرێ کشانەوەی ئەو هێز و لایەنانی کە لەسەر گۆڕەپانی عێراق کاریگەریان هەیە کاریگەریان دەبێت لەسەر دواخستنی هەڵبژاردنەکە لە کاتێکدا سەرۆک کۆمار سەرۆک وەزیران سەرۆکی پەرلەمان دەڵێن ئەم هەڵبژاردنە دەکرێت من بەڕێی من لە جەختکردنی هەردوو کۆبوونەوە ئەوەی بایدن وەکو شتێک بوو وەرتیلێک بوو بۆ ئێران بەڕاستی کە لەگەڵ بایدن کۆبوونەوە دیارە ئەمریکاش ئەیمی بردە و دەستی لە عێراق شووە و خۆی دوورهاتەوە بۆیە جەختیان لەسەر کاتی هەڵبژاردنەکە کرد کە ئەبێ دەی دەبێ هەرچەنە ئەمریکا باشیشتان ڕزی عێراق چییە ڕۆژان هێزەکانی ئەوان کرد و درۆنیان تێک یانی ئەزانن باش عێراق چێ ئۆزانن چۆن ئەم چالاکمانە لە بەغا لە جنوب ڕۆژانە ئەجیر بێت بژرێن ناتوانن بە حڕێتی خۆیان
بەشداری هەڵبژاردن بکەن ئەگەر بیانەوێت یان بانکەشە بکەن ئەمە لەلایەن ئەو کۆبوونەوەی تریشی کە لەگەڵ سەرۆک کۆمار سەرۆکی پەرلەمان بوو ئەو بەزەختی ئێنا ئەوانیش دیارە چکە ئاانەی هەڵبژاردنەکە لە کاتی خۆی بێت ئەگەر سەیری ئەو هێزانەکەی کە هەڵبژاردنەکە کشاوەوە زۆربەی ئەو هێزانن هیچ پەیوەندیشیان لەگەڵ ئێران نییە بگەرچی ئێران سەی ئەو لایەنانە کە ئەیانەوێ هەڵبژاردنەکە لە کاتی خۆی بێت لە بەقاو لە باشووری عێراق قسەکەم ئەو هێزان بە ئێران و پاڵپشتی ئێرانیان هەیە ئیشەکە وازەحە خۆتەی ئێران واضحە لەمە ئەوێ بۆ هەڵبژاردنێک وردە وردە کەسەر بەخۆی کۆنتترۆل زیاتری لە ئێستای پەرلەمانی عێراقیان باشە کاکیوە ئاگادارین کە هیوایەکی زۆر بە ئەم هەڵبژاردنەوە هەڵواسراوە ئەوکو خۆشت باست کرد دۆخی ئێستای عراق بە چ دۆخێکدا تێدەپەڕێت دۆخێکی شێوا و دۆخێکە کە ڕەنگە لەبار نەبێ بۆ هەڵبژاردن بەڕای جەنابتان پێت وایە هەڵبژاردن دەتوانێت گۆڕانکاری بەسەر ئەم دۆخەدا بێنێ دەتوانێت وا بکە ئەم دۆخە باش بکات نازانم چی هیوای بە هەڵبژاردن هەواسیوە بەڕاستی ئەم هەڵبژاردنە ئەگەر بکرێت بەم شێوەی ئێستا هێزە میلیشیاکانی کە ڕۆژانە خەڵک دەکوژن و عەزیەتی خەڵکیان لە بەغا و لە باشووری عێراق شەک لە سەفارەکانەگرن لە مەتاری هەریر مەتاری هەولێر و شوێنانی ترێک کرد ئەوانە زۆر بەهێزترە بن پێم وانە باری خەڵک هیچ باشتر ببێت چونکە شێوەی حکومڕانی عێراق ئەو شێوە لاوازەی کە ئێستا حکومت ئیش و کاری پێ بەڕێوە ئەبات بۆ کازمیش و نمونەیە خەر بەردەوامە پێ من بەڕای من کە بۆ هەڵبژاردنی داهاتوو ئەگەر بێت و کازمی لە کاتی خۆی هەڵبژاردنەکە بکە احتیمال لە مقابلی ئەو بێت کە بیهێڵنەوە سەرۆک وەزیران پاش هەڵبژاردن یەک پشتەوە پاکرێت دوای هەڵبژاردننی داهاتوو ئەگەر بێت و بە مۆزای ئێستا بچین بۆ پەرلەمان وتاریش لەسەرەوە نووسی پێش هەفتەیە و کەمتر لە کاتی کۆبوونەوەی کازمی و بایدن ئەوەیە ئەگەر بێت و هەڵبژاردنەکە بە وەزعی ئێستای عێراق بەردەوام بڕۆین بۆ 10 ئۆکتۆبەر پەرلەمانی داهاتووی عێراق زۆر زیاتر سەر بە ئێرانە بێتەوەی ئێستا و ڕەنگە بڕیاری دەرچوونی هێزەکانی ئەمریکا بە تەواوەتی بدات نەک هەر دەرچوونی هێزەکانی ئەمریکا ڕەنگە بڕیاری قاتعی ئەمریکا بدات و ئەگەر نەڵێ مەرگ بەر ئەمریکا و پەرلەمانی ئێرانی ئەوە باشە بێت چکە بەو تیجاهی ئەڕۆی بەڵێ کاژیوە پاشەکشی ئەو هێزلایەنانی کە کاریگەریان هەیە و ئاماژشمان پێدا و ئاماژت پێ کرد چی کاریگەریەکی دەبێت لەسەر کورد ئایا هیچ پەیوەندیەک هەیە چونکە لێرە لە هەرێمی کوردستان ئەو هێزلایەنانی بەشداری هەڵبژاردنەکەن گەرموگوڕیەکیان تا ڕادەیەک پێوە دیارە و هیچ خاوبوونەوەیەکیان نییە لەوەی کە بەشداری بکەن لە هەڵبژاردنە بەڵکو ئامادەکاری تەواوەتیان کردووە پاشەکشی ئەو هێزلایەنە بەهێزانە هیچ کاریگەریەکی پۆزتیڤ یاخود نێگەتیڤی بۆ کوور دەبێت لە کاتی هەڵبژاردنەکە نەخێر چونکە عێراق تقریبا بازنەیە بازنەیە ڕەنگە لە منطقەی مەناتقی 140 ئەوەی کە بابنین لەسەر سنووری هەرێمی کوردستانی ئێستان لەو شوێنانە پاشەکشی ئەم هێزانە ڕەنگە و هێزەکانی سەر بە ئێران بکاتە بەرامبەری ڕوبەڕووی یەکتری لە کاتی بانکەشە هەڵبژاردن بەڵام یەک شتی گرنگ هەیە لێرە ئەم هێزانە تاکو ئێستا کە باسی پاشەکشەیان کردووە تا دوێنێ قسەم لەگەڵ کۆمیسیۆنی باڵا ئەکرد هیچ لایەنێکیان بە ڕەسمی وەرەقەی داواکاری تەقدیم نەکردووە بۆ کۆمیسیۆنی باڵا کە بڵێ ئێمە ینی لە هەڵبژاردنەکە پاشەکشەمان کرد یاخود بۆیان نییە یاخود لە ڕووی یاساییەوە ڕێیان پێ نادرێت یان خۆیان ئەمە وەکو تەکتیکە کاگیوە تا ئێستا هەر لە میدیا باسییان کردووە هیچ نامەیەک نەگەیشتۆتە کۆمیسیۆن کە بڵێ ئێمە لە هەڵبژاردنەکە ئینسیحابمان کردووە ڕەنگە ئەوجا پێوی نەباری ئەوەی بۆیان هەیە بۆیان نییە قانونیان ئەتوانن ناتوانین تاکو ئێستا کۆمیسیۆن خۆی ئەڵێ دەرگای کشانەوە داخراوە بەڵام ئەگەر بیانەوێت بە خۆی یاسا و خۆی دادگا و شێو احتیمالە بتوانن
لێرە قسەم چییە بۆ وەزعی ئەم هێزانە تاکو ئێستا هیچ سەحابێکیان نەکردووە و ئەو وەرەقەی کە کۆمیسیۆن ئێستا تەبعی ئەکات و با بڵێن وەرەقەی هەڵبژاردنەکە ناوی ئەو کاندیدانەی هەر تایە ئەو لایەنانەی کە ئەڵێن ئێمە بە کشاوینێتەوە لە ئینتیخاباتەکەی تورکە بێتە سەر ڕۆژی هەڵبژاردن ئەو وەرەقەی کە هەیە هەمان وەرەقە ئەبێت کە ناوی ئەو کاندیدانەی هەرتایە و کشانەوەکان تاکو ئێستا میدیاییە ئەمە لەلایەک بگەڕێینەوە سەر پرسیارەکەت بۆ وەزعی کورد ئەگەر بێت و ئەو هێزانە بکشێنەوە کورد بە تەنها داخلی هەڵبژاردنەکە بێت تەمان بۆ وەزعی ناوخۆچکە هەرێمی کوردستان چەند مەقادێکی بۆ دیاری کراوە نەکەم نەزیها دەبێت بۆ وەزعی کورد لە ناو پەرلەمانی داهاتوو ڕەنگە لە ناوچەدا بڕێنراوەکان ئەمە لەلایەک بەڵام لەلایەکی ترەوە لە پەرلەمانی داهاتوو ئەگەر ئەم هێزانەی کە سەر بە ئێران و میلیشاوین و توندڕەون و عادەتەن معروفن بە دژایەتی کورد زۆر دژی کوردن کوتلەی کوردی لە پەروەزی کورد لە پەرلەمانی داهاتوو ڕزا باشە نابێت کە تەسەوورەکرێت. باش کاکیوە ئاگادارین کە خۆپشاندانێکی گەورە دروست بوو کوشراوە برینداری لێکەوتەوانێ کاتێک هاوڵاتی گیان خۆم لەوێ بووم حتممە ناگادارین خۆت ئاگاداری ئەو بابەتە بوویت کاتێک هاوڵاتی گەڕای و ماڵەکەی خۆی و شەقامی چۆڵ کرد بە ئامانجی ئەم یاخود بەو ئامانجە بوو کە ئەم هەڵبژاردنە بێتە پێش و دۆخەکە هادە ببێتەوە بەڵام ئەگەر ئێستا ئەم شتانێکی ئێستا هاتوونەتە پێشەوە ڕێگر بێت لە بەردەم ئەوی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت چی دەبێت ئەگەر هەڵبژاردن لە عراقدا ئەنجام نەدرێت دۆخی عراق لە دوای ئەنجام نەدانی هەڵبژاردن بەکوێ دەگات طبعا لێرە شتێکی گرنگ هەیە بەڕاستی هەموو خەڵک وازانێ هەڵبژاردننی پێشوەخت داخوازی خۆپیشاندەرەکان خۆپیشاندەرانی ئۆکتۆبر ئەمەوانە بوو کە ئۆکتۆبەر کە خۆپیشاندانەکانی ئۆکتۆبەری 2019 ڕوویدا مەرجە بینی خۆپیشاندەران و بینی خۆپیشاندەرەکان وسیان ئێمە وتیان ئێمە ئەمانەیە حکومەت بەتاوی بگۆڕێت ئەم سیستەمەی کە هەیە تاکو ئێستا سیستەمێکی گەندەڵە ناتوانێت هیچ شتێک هیچ خزمەتگوزاریە پێشکەش بکە ئەبێ ئەم سیستەمە بەتاوی بگۆڕێت بە نەتیجەی تەدەخولی مەرجعیە بوو بە قەزیەی کە چۆن ئەو سیستەمە بگۆڕێت وتیان هەڵبژاردننی پێشوە ئیتر ئەمە وەکو دەرهاوێشتەیەکی داواکاریەکان بوو نەک داواکاریێکی سەرەکی ئمڕۆ ئەگەر سیرکەیت طبعا لە خۆپیشاندانەکە خەڵکێکی یەکجار زۆر کوژرا 700 کەس 23,000 کەس بریندار کرا لەو ساوە تا ئێستا خەڵکێکی زۆر ئەگیرێ ئەفێندێ ئەیان کوژێت زۆر شوێن تشرین تقریبا ئەو جوڵانەوەی ئۆکتۆبەر کە ئەوەی 2019 ئەو هێزی جارانی نەماوە و پێ ناچێت ئەو هێزانەی کە سەر بە ئێران زۆربەی ئەو هێزانە کە سەر بە ئێران بوون ئەوان بوون خەڵک نەکوشت ئەوان بوو قەناسیان هەبوو زۆربەی ئێستش کە ئەو حالاتی کە ئەبێ دەست بەسەراگرت دەژیرکردانی کە ئەگەر ئەبێت وان بۆ ڕۆژێت بۆ ڕۆژ حکوومەت ئەیکا و دوایی بەریانەیە شکردان پانێت بەردەوام بێت لەسەر گرتنی کوژەکان ئێران و هێزانی لیان ناترسن بۆیە بوونی هەڵبژاردنەکان بۆیان لە کات بۆی نەبێت شەرت نییە زۆر ینی ڕەبتی هەبێت بە ئۆکتۆبەر بەعکسەوە هەنێتەوە خواعات هەیە کە لە سەرەتای ئۆکتۆبەری ئەمساڵ پێش هەڵبژاردن خۆپیشاندانی گەورەتر بووکە و احتیمالە هەڵبژاردنەکە نێڵە بەڵێ کاکیوا بە دواپرسیارم بۆ جەنابەت العێراق هەدیەت للئیران ئەوەی کە وتارێکت نووسیوە بە زمانی عەرەبی بۆچی عێراق لە دوای کۆبوونەوەی عێراق و ئەمریکا لە دوای 4 جەولە لە گفتوگۆی استراتیژی عێراق و ئەمریکا بۆچی عێراق وەکو دیارەک پێشکەش بە ئێران نەکرێ مەبەستە لە چیە لە وتارە ئەگەر سەیری وەزعی ئەمریکا بکەیت چۆن لە ینی لە ئەفغانستان واکشایە و هەموو شتێکی بەجێ هێشت بە شێوێکی زۆر سیر و سەمەرە بەڕاستی و هیچ ئەهەمیەتی بەلاوە هیچ مهم نییە بەلایەوە ئەفغانستانی عملیان تەسلیمی تالەبان کرد
تاالبانێکی کە زۆر پەیوەندی لەگەڵ ئەمریکا خراپتر لە پەیوەندی ئێران و ئەمریکا. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئێرە ئەمریکا ئەیەوێت جۆرە ڕێککەوتنێک لەگەڵ ئێران بکات. ئەبینێت وەزعی عێراق بەو شێوەیە کە تووشی دەردەسەری بووە بەهۆی ئەم هێزە بچووکانە کە نازانێت چیان بکات. قسە لەگەڵ حکوومەتی عێراقیە کە حکوومەتی عێراقی ئەڵێ باشە من کۆنتترۆڵیانەکەم، بەڵام خۆی خواخوایەتی پەلاماری خۆی نەدەن حکوومەتی عێراقی. بۆیە سەرۆکی باخودە سەرکردی ساحەبی ئەم هێزە بچووکانە ئێرانە ئەچێ ئەوە گرێ و بەهۆی ئەوە لەگەڵ ئەو ڕێکەکەوێت دەربارەی داهاتووی عێراق بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری بەرژەوەندەکانی ئەمریکا بکەیت لە ئێران و لە عێراقی لەگەڵ ئێران و لەگەڵ عێراق ڕەنگە زیاتر ئەو بیرکردنەوەیان وایە ئێستا دەکەن کە ڕێککەوتنێکی باش لەگەڵ ئێران کە عێراقیشی لەگەڵا بێت، ئەو ڕێککەوتنێکی ئەتۆمی باش لەگەڵ ئێران بکات، عێراقیشی لەگەڵا بێت ڕەنگە ئەو مانیعە گەورەی نەبێت تەسلیمی عێراق تەسلیمی ئێران کات بۆی هێزەکانی بکشێنێتەوە. لێرە یەک شتی گرنگ هەیە، ئەگەر بێت ئەمریکا لە عێراق بڕیاری پیشانەوە لە عێراق لە ئەوە 100% لە هەرێمی کوردستانی شەکشێتەوە. ئەگەر لە هەرێمی کوردستانی عێراق بکشێتەوە 100% لە ڕۆژاوای کوردستانی شەکشێتەوە، چکە بوونی لە ڕۆژاوای کوردستان ڕێک پابندە بە بوونی لە هەرێمی کوردستانی عێراق. بوونی لە عێراق لەو تاکو ئێستا هیچ شتێک نییە کە وەمان پێ بڵێت کە ئەمریکا ڕەنگە سیاسەتێکی کوردی جیاوازی هەبێت لەگەڵ بەشەکانی تری عێراق. لە عێراق سەحەبێنی هەموو عێراق ئەو عێراقی کە لەسەر خەریتەیە بە هەرێمی کوردستان. باڵێ سپاس بۆ هیوا محمود عوسمان ڕۆژنامەنووس و نووسەر، سپاس کە لەگەڵمان نبووی بۆ شیکردنەوەکانیشت بۆ ئەو ڕەوشەی کە چاوەڕێی عێراق کات.